يعني جملة شتيدة بالراستي زوز العفرتان هي لبياوكي جابي توبة بوني وي بياوكا يعني توبة خوايا لدواء وتشتلي والله قربان جانا ودردكي زور كشندية من يعني نالم روجانا بلام دو حفتة جاريك مانجي جاريك كيشيك لو كيشانية يعني جني واهيا يعني چۆن بڵێ ئەو پیاوە وەزعێکی بەسەر هێناوە دکتۆرش و نەشتەرگەریش ناتوانێت چارەسەری بکە ئافرەتی دامایی وا هەیە هانای هێناوە ئەڵێ من جێ ئەبمەوە لە پیاوەکەم چکە پیاوەکەم وەکو چۆن بڵێ هەستەکەم نێرباز بێ هەستەکەم هاوڕەگەزخواز بێت چونکە بە هیچ شێوازێک بە شێوازێکی شەرعی نایەتە لام ئەمەش کارەساتە بۆ خۆی بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت مەلعونە ئەو کەسەی بەو جۆرە لەگەڵ خێزانەکەیە جوود بێت و چۆن بڵێ سەرجەیی بکات ئەمە کارەساتە بەڕاستی و ئینسان یەک زەڕە مسقالە زەڕەیە ئیمان و تەقوا لە دڵیا هەبێت بەڕاستی ناتوانێت جورئەتی ئەوە بکات و ئەو ئافرەتە عەیبدار بکات ئەنجا هەر ئافرەت من سیر کە طبعا ئافرەت ئەبێ بەهێز بێت ئافرەت نابێ بکەوێتە ژێر کاریگەری سۆز و عاتیفەوە ڕاستە تۆ پیاوەکەی خۆت خۆشەوێت تۆ پیاوەکەی خۆت ڕوحتە لیباستە جەرگی تۆیە هەموو شتێکی تۆیە بەڵام کاتێک ویستی سنوورت ببەزێنێت بەوەی کە کارێکی ناشەرعی لەو جۆرەت بکات بە هیچ شێوازێ نابێ ڕێگە بدەیت چونکە ئەگەر پیاوێت لەو جۆرە هەڵس و کەوتەی لەگەڵ ژنەکەی خۆیان کرد یعنی ئاماژەی خراپی هەیە ئەم پیاوە دیارە ئارەزووی بۆ ڕەگەزی خۆی ئەڕوات ئەگینە خوای گەورە فەرمیێ فەئتوا حەرثەکم ئەننا شئتم یعنی ئافرەت ئەبێ يعني ئافرەت بۆیە زەواجی لەگەڵاکەی زەواج لەگەڵ پیاوێک کاکات لەبەر ئەوەی کە خوای پەروەردگار بە شێوازێ دروستی کردووە بەو شێوازە یعنی لەگەڵ یابێت و هاوسەرگی چۆن بڵێ سەرجەیی لەگەڵا بکات نەک چۆن بڵێ لەگەڵ کەسێکی هاوڕەگەزخوازە زەواجی کردبێت بۆ ئەوە کارەساتە قوربانگیان مامۆستا من ڕاستی يعني كجملة برادرش يعني جملة شتێکیاوە هەبوو دوایام لەم ڕوون کردەوە ڕاستی پێم و دوتم کرۆەوەی تۆ دەکەی تاوانێکی زۆر گەورەیە ئەزە بۆ يعني من حەز دەکەم هەندێک شت هەیە ڕاستی ناو کۆمەلگای خۆمان هەیە لەوانەیە هەندێک ئافرەت مامۆستا جان لەوانەیە هەندێک ئافرەت هەیە لەبەر منداڵەکانی دابنیشی لەوانەیە زۆربەی جیاببوونەوە لەو شتەی هەیە بەس شتەکەوی بڵێ سترە تێگەم قوربانگیان طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر طبعا هیچ خەیرێک نییە ئیلا دەستمانی کردو و پیشانمانی داوە هیچ شەڕێ نییە ئیلا دەستمانی گرتو و ئاماژەی بۆ کردو و پیشانمانی داوە یەک لەو شەڕانە ئیتیان المەرئەة فی دوبوریها ئەوەیە تۆ بەو شێوازە ناشەرعیە بڕۆیتە لای خێزانی خۆت هەر پیاوێک داوای ئەوەی لە ژنەکەی کرد ئارەزووی ئەوەی هەبوو بۆ ژنەکەی ئەمە جۆرێک لە هاوڕەگەزخوازی تایە و وەک چۆن بڵێ ئەم پیاوە زیاتر حەزی بە نێربازی و هاوڕەگەزخوازیە خواپەناماندا والعیاذ بالله ئەگینە ئینسانی فترە سەلیم و پیاوی پاک و پیاوی داوێن پاک قەت شتی وا ناکات مستحیلە پیاوی پاک وا ناکات باشە مامۆستا عقوبەکەی زۆر قورسە لەو دنیای پیاوی ئەو جۆرە پیاوە طبعا طلاقی پێ ناکەوێت بەس پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ملعون من أتى دبر امرأته ئەو کەسە ملعونە ئیتر بە کەسێک بڵی ملعون کافر ملعونە شەیطان ملعونە ظالم ملعونە تێگەی یعنی ملعون دەرکراوە لە ڕەحم و بەزەیی خوای گەورە ئەو نەکارێکی قێزەونە ئەو نەکارێکی قێزەونە بۆیە ئەبێ هەموو مسلمانێک ئاگادار بێت ڕێز لە خێزانی خۆی بگرێت هەر پیاوێک ئەوە بکا لەگە خێزانەکەی خۆیە ئەوە زۆر سوکایەتی بە خێزانی خۆی کردووە پاشان خۆی هێناوەتە جێگەی کەسێکی هاوڕەگەزخواز و نێرباس بۆیە ئەی مامۆستا ئەو ئافرەتە چی بکەیسە بۆ منە هەیە کابرا بەحەیە لە بەمداڵەکان دادەنیشی کابراس بکە جاریەوە یعنی ئەو ئافرەتە چی بکە ئافرەتەکە ڕێگە نەدات ئەبێ ئافرەتەکە ڕێگە نەدات بە هیچ شێوازێک ڕێگە نەدات و نابێ قودسیەتی خۆی و پیرۆزیەکانی خۆی بێڕێزی یعنی و پیاوە بێڕێزی بەرامبەر بکات نابێ بیاڵێت بە هیچ شێوازێک نابێ بیاڵێت پیاوەکە تۆبزی لێکات زۆری لێکات ئەم ئافرەتە بەدەست خۆیەتی یعنی چییە کات دێتە مەسئلەی جیابوونەوە تەلاقدان ئەگەر پیاوێک لەبەر ئەوە خێزانەکەی خۆی تەلاقەدا با ئەم ئافرەتە لی جیاوە بێت دیارە ئەم پیاوە نێربازە ئەم پیاوە هاوڕەگەزخوازە ئەگینا بۆچی داوایەکی لەم جۆرە لە ئافرەتەکەیەکە پاشان یعنی بڕۆ دکتۆرە بەڕێزانەی کە ئێستا حالیان بە تایبەت ئەوانەی کە دکتۆری اختصاصیان لە
چۆن بڵێ لە میز و میزەڕۆ و لە گورچیلە و لە پرۆسات و ئەوانەیە هەیە ینی گەورەترین کێشەی ئافرەت لە ئێسایە کە ئەچێتە لایەن ئەوەیە ینی ئافرەت هەیە کۆنتترۆلی خۆی لە دەستداوە باوەڕتە بێ ئافرەتی داماوی وە هەیە کۆنتترۆلی خۆی لە دەستداوە ئەویش هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو کارە ناشەرعیانی کە پیاوەکەی لەگەڵیا کردوێتی. جزاکەڵڵا مامۆستا با لە کات نەگرم برادەران زۆر لە خەتن. فراز بن قوربانگیان خوا موفقتان کە. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. طبعا ئەمە شتانە من بە ئەو پەڕی ئەدەبیشەوە باسم کردووە شەرمەکەم بمبورن بەڵام واقعی کۆمەلگاکەمان ئەوەیە و طبعا خوای پەروەردگار باسی قەومی لوڵی بۆمان کردووە کە یەکێک لە ڕەوشتە ناشرینەکانیان کاری نێربازی بووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە ئەگینا من حەدم نییە لە بەرامبەر ئەو کۆمەڵە خوشکە بەڕێزی کە زۆر پاکن زۆر بەڕێزن هەمویان کچ و خوشکی ئێمە دایکی ئێمە من ڕوون نایە سێری شاشەکەشکەم کە ئەو جۆرە پرسیارانم لێکرێ بەڵام ناچارین لەبەر ئەوەی خەڵکێکەیە هەتا ئێستا ئەو حکمە شەرعی بۆ ڕوون نەبووتەوە هەتا ئێستا بێڕێزی بەرامبەر بە خێزانەکەی خۆیەکە هەتا ئێستا قودسیەت و پیرۆزیەکانی ئافرەتەکەی نیاوەتە ژێر پێی حسابی بۆ ناکات ئەگینا ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون.